سڵاوتان لەوێ بینەرانی خۆشەویست بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی تری پۆدکاستی لەش ساغی. ئەمڕۆ پیشک دەخەینە سەر بابەتێک کەوا زۆر گرینگە کە زۆر پرسیاری لەسرە، بەڵام بەهۆی هەستیاری بابەتەکەوە کەم قسەی لەسەر دەگرێتن. ئەمیش تەندروستی گورچیلەکان و پرۆستات و نەزۆکی و لاوازی سێکسی لە پیاواندا. بۆ مەبەستە میوانداری دکتۆر هیوا چۆمانی، پزیشکی پسپۆڕی نەشتەگیری گورچیلە و میزەڕۆ و پرۆستات و لاوازی سێکسی لە پیاواندا. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس کاکتۆر، سەلامەت. دکتۆر حەز دەکەم یەکەم جار لەوە دەست پێ بکەم، گرنگی گورچیلەکانی یاخود کۆندامی مزەڕۆ چییە لە لەشی مرۆڤدا؟ هەندە چاوت خۆش بیکا کە دکتۆر، زۆر سپاس لە میوانداریەکەت. ڕێز و سڵاوی خۆشەویستی لە بینەرانی بەڕێز بە هیوای لەش ساغی لە هەمویان. طبعاً معلومی جەنابتە کە گورچیلەکان یەکێکن لە ڤایتەڵ ئۆرگانەکان، واتە یەکێکن لە ئەندامە سەرەکیەکان کە ژیانی ئادەمیزاد پێیانەوە بەندە. بۆ ئێمە 5 ئەنداممان هەیە لە لاشە لە جەستە کە بەبێ هەر یەکێکیان ژیان ناگوزەرێ، واتە کەسەکە ناتوانێت لە ژیان بەردەوام بێت. هیچێکیان گورچیلەکانن. طبعاً خوای گەورە ئەو ڕەحمەی لەگەڵ بەشەر کردیە کە 2 گورچیلەی دایتێ، وەلەو زۆرێک لە یاخود با بڵێن بەشێکی باش لە خەڵکی ئێستا یەک گورچیلەی هەیە، جایان ئەوتە بە شێوەیەکی زگماک خاوەنی گورچیلەیەکە، یاخود بە هۆکاری جۆرا و جۆر ڕەنگە گورچیلەیەکی تووشی ئەزیەت و ئازار بوو بێ هەڵگیرا بێ یاخود لە شوێنی خۆی پوکابێتەوە. بەڵام کە دەڵێم ڕەحمی خوای گەورە لەگەڵ ئادەمیزاد ئەوەیە کە سەرەڕای ئەوەی کە زۆرینەی بەشەر 2 گورچیلەی هەیە، بەڵام ئینسان دەتوانێت نەک بە یەک گورچیلە بگرە بەلە تێک گورچیلەی تەندروست و ساغڵەمیش دەتوانێت ژیانی خۆی بەڕێوە ببات. بەڵام گرنجەکانیان زیاتر لەوەدایە کە هەموو ئەو کردارە مێتابۆلیچیانی کە لە لاشەی ئینسان ڕوودەدەن لە ژیانی ڕۆژانەی لە 24 کاتژمێری ژیانکردنیدا، چ لە کاتی بەخەبەری چ لە کاتی خەودا، هەموو ئەو پاشەڕە و فەزەڵاتانە یاخود لە ڕێگەی دەرچەی کۆمەوە، لە ڕێگەی با بڵێن کۆندامی هەرس، یاخود لە ڕێگەی کۆندامی دەرهاوێشتن کە گورچیلەکان و میزەڕۆ و میزڵدان و ڕێڕەوەکانی میز دەگرێتەوە، دەبێت دەربدرێنە دەرەوە بۆی لاشە ڕزگاری بێت لەو هەموو ژەهر و لەو هەموو پاشەڕ و زیان بەخشانە. لەوانەش گرنگتر با بڵێن بابەتی پاڵاوتنی خوێن لە هەموو ترشەڵۆکە زیان بەخشەکان، لە هەموو کانزا و معدەنە زیان بەخش و زیادەکان، لە بڕی ئاوی زیاد لە لاشە، لە هەموو ئەوانە هەمووی ئەرچی گورچیلەکان و ئەرچی کۆئەندامی دەرهاوێشتنە. لە پاڵیشیدا وەکو پاشکۆ وەکو ملحاق بابەتی با بڵێن ڕژێنی پرۆستات و هەروەها بابەتی 2 گونەکان کە بۆریەکانی تۆ لە گونەکانەوە سەر دەکەونەوە دێنەوە ناو پرۆستات، لەو لاشەوە با بڵێن ئەندامی نێرینە کە دیسان بەشێکی زۆر گرنگە بۆ مانەوەی ئادەمیزات و بۆ بەردەوامبوونی نەسل و توخمی ئینسان، کە پێویستە لەوەی کە کەسەکە بتوانێت توانای زایندی هەبێت، بۆی کەسەکە بتوانێت کە بڵێن سیفەتی نێرینەی ممارەسە بکات. هەموو ئەوانە کۆئەندامێکن کە پێیان دەڵێن کۆئەندامی گورچیلە و میز و میزەڕۆ و پرۆستات و هەروەها کە پێشیەوە بابەتی نەزۆکی و بابەتی لاوازی سێکسیشی پێوە بەستراوە. لەبەرەوە بەڕاستی یعنی بەشێکی زۆر گرنگی ئینسانە، هەم بۆ ئەوی کە ئینسانەکە بتوانێت بەردەوام بێت لە ژیان بە شێوێکی تەندروست بژی، هەمیش لەوەی توخم و نەسلی ئینسانەکە پارێزراو بێت، هەمیش بەشێک لەو چێژەی کە خوای گەورە بە ئادەمیزادی بەخشیە چەند غەریزەیەکی تێدا چاندیە و دانایە، مەسەلەن وەکو غەریزەی خواردن بۆ نمونە، وەکو غەریزەی ئەوی تریان مثلا غەریزەی بوون بە باوک یان بوون بە دایک، و هەروەها غەریزەی جنس کە خوای گەورە ئەو چێژەی لە جنسدانە لەوەی بەشەر توانای ممارەسەی هەبی، خوڵقی ئەوەی هەبی کە ئەو پرۆسەیە ئەنجام بدات و هەتاکو توخم و نەسلی بەشەریەت بەردەوام بیت. زۆر باش کاکتۆر. کاکتۆری سەر با بێنە سەرەوەی با بڵێن هەوکردنی گورچیلە یاخود دروستبوونی بەردی گورچیلە هۆکارەکەی چییە، چۆن بتانی خۆمان پارێزین؟ بەڵێ، بابەتی هەوکردن و بابەتی بەردی گورچیلە بە شێوەیەکی گشتی ئەگەر باسییان بکەین، هۆکارەکانیان هەتا ڕادەیەک لێک نزیکن، هەرچەندە هەوکردنی گورچیلە و ڕێڕۆکانی میز و میزۆڕۆ هەتاکو پیاوێک تووشی دەبێت ڕەنگە 3 ئافرەت تووشی ببن، واتە لە ئافرەتان باوترە،
بەڵام بەردی گورچیلە یانەوە تە یەکسانە یاخود هەندێک جار پیاوان زیاتر تووشی دەبن بەڵام بە شێوەیەکی گشتی هەندێک هۆکار یاخود هەندێک هۆکاری ڕێخۆشکەر یان هۆکاری مەترسیمان هەیە کە ڕێخۆشکەرن لۆ چه هەوکردن چ دروستکردنی بەردی گورچی لە ڕێڕۆکانی میز و میزەڕۆ لەوانە بۆ نمونە کەم ئاو خواردنەوە ئەوانەی کە فێری ئەوەن کە ئاو کەم دەخۆنەوە بەتایبەت لەو شوێنانەی کە هەتا ڕادێک گەرمن یاخود ئارەقەکردنەوە تیاندا زۆرە بۆ نمونە لە ناوچەی ئێمە لە ناوچەی خەڵی ئیستیوا یعنی کەمتر لەو شوێنانەی کە جەو ساردە و خەڵک کەمتر پێویستی بە ئاو خواردنەوەیە خەڵک تووشی کەمتر تووشی هەوکردن و تووشی بەردی ڕێڕەوەکانی میز و میزەڕۆ دەبێت هۆکارێکی تر لە پاڵ ئاو کەم خواردنەوە بابەتی جوڵەی کەمە ئەوەی کە پێ دەڵێن سێدەنتەری لایف ستایل یعنی بۆ منە ئەو کەسێک کە بەردەوام لەسەر جێگایە بە هەر هۆکارێک زۆر زیاتر ئەگەری توشببوونی بە هەوکردنی ڕێڕۆکانی میز و میزەڕۆ هەیە لەوەی کە کەسێک بە شێوەیەکی ئاسایی دەتوانێت هەڵبستێ و بڕوا و بێت و ئیش و کاری خۆی بکات و بڕواتە دەرەوە بێتەوە واتە ئەوەی کە کەسێک کە لەسەر جێگایە و جوڵەی کەمە یاخود ئیشەکەی وایە زۆر کەم دەجوڵێ ئەوشی کە دەجوڵێ هەر سواری سیارەکەی دەبێ و بە سیارە هاتو چۆ دەکات بە ئۆتۆمبیل ئەوانەش دیسان طبعاً ئەوەش دیسان سەر دەچێشێ بۆی کە زۆر جار کەسەکە تووشی چێش زیادبوون ببێت و وەزنی زیادیش دیسان هۆکارێکی تری مەترسی و ڕێخۆشکەرە بۆ هەوکردنی ڕێڕۆکانی میز و میزەڕۆ واروە بۆ دروستبوونی بەردی گورچی لەو ڕێڕۆکانی میزەڕۆ دیسان دەتوانین بابەتی قەڵەوی و چێژ زیادی و هەروەها بابەتی کەم جوڵەیی ببەستینەوە بە نەخۆشیێکی تر بە چەند نەخۆشیێکی تری سیستماتیکی بۆ نمونە نەخۆشی شەکرا نەخۆشی بەرزەپەستانی خوێن نەخۆشی شەکرە بە شێوەیەکی زۆر بەرچاو یەکێک لە هۆکارە مەترسیەکانی هەوکردنی ڕێڕەوەکانی میزەڕۆدا دەندرێت لە پاڵیشیدا کە ترشەڵۆکی میز بەرز دەبێتەوە واتە ئەسیدەتی میز زیاد دەکات توانەوەی کانزا و خۆیەکان لە میز کەم دەبێتەوە بەوەش نیشتن ڕوو دەدات دیسان هۆکارێکی ڕێخۆشکەرە بۆ دروستبوونی بەردی گورچی لەو ڕێڕەوەکانی میزەڕۆ و خواردن و خواردنەوە بۆ نمونە باسی کەم ئەو خواردنەوەمان کرد با باسی هەندێک زۆر خواردنیش بکەین ئەو خواردنانەی کە ئێستا زۆر برەویان هەیە خواردنە خێراکان خواردنەوە گازیەکان کە زۆر دەوڵەمەندن بە ترشەڵۆکی زۆر زیان بەخش زۆر دەوڵەمەندن بە سۆدیۆم بە کانزا خراپەکان کە ڕێژیان زیاد دەکات لە جەستە هەمووی دەبێت لە ڕێی گورچیلەوە فڕە بدرێن کە لە ڕێی گورچیلەوە فڕەدرا ئەو هەموو ڕێژە بەرزە توانەوەی کەم دەبێتەوە لە ناو میز بەتابەت ئەگەر میزەکە بڕێکی کەم بێت و خەست بێت کە توانەوەی کەم بوو نیشتن ڕوو دەدات و کەڵەکەبوونی ئەو کانزا و معدەن و خۆیانە بەسەریەکەوە ڕۆژ بە ڕۆژ تووشی ڕەمڵ و تووشی بەردی گورچی لەمان دەکات کەواتە خواردنە خێراکان خواردنەوە گازیەکان خواردنەوە و زەبەخشەکان کە بە ڕێژێکی زۆر خراپ و بەرچاو دەوڵەمەندن بە زۆر لە کانزای زیان بەخش بە ڕێژێکی زۆر بەرزی شەکر خواردنەوە کوحولیەکانیش ناڕاستەوخۆ لە بەرەوەی چێش زیاد دەکەن ڕاستە یەکێ لە باشیەکانیان ڕەنگە هەروەکو باسیش دەکرێت کە سوودیشی هەیە و زیانیشی هەیە بەڵام زیانەکانی زۆر زیاترە لە سوودەکانی یەک لە سوودەکانی ڕنگ بێ ئەوە بێت کە تۆزێک مدەررە ینی میز زیاد دەکات بەڵام میز زیاد بوونیش هەموو جار باش نییە لەبەر تووشی وشکەڵاتنت دەکات تووشی زۆرێک لە وشکبوونەوەی جەستت دەکات بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بە ڕاستە و خۆش نەبێ بە ناڕاستە خۆ کاریگەری لەسەر زیانگەیاندن بە گورچی لەو ڕێڕەوەکانی میز و میزەڕۆ و بە زیادکردنی چێش و چێش زیادبوونیش دیسان دەبێتەوە هۆکاری ڕێخۆشکەر بۆ دروستبوونی هەوکردن و دروستبوونی ڕەمڵ و بەردی گورچی لەو ڕێڕەوەکان طبعاً هۆکاری تریشمان زۆر هەنە کە ڕێخۆشکەرن بۆ با بڵێن دروستبوونی هەوکردنی ڕێڕەوەکانی گورچی لەو میز و میزەڕۆ و بەردی گورچی لەوانە تەسکبوونەوەی ڕێڕەوەکان لەوانە گەورەبوونی پرۆستات و هاتنە سەر ڕێگای پرۆستات بۆ ڕێڕەوەکان و پەنگ خواردنەوەی میز یاخود هەندێک حاڵەتی زگماچی لە منداڵان وەکو جیرانی دەرچی حەوزی گورچیلە وەکو گەڕانەوەی میز لە میزڵدانەوە بۆ گورچیلەکان شتمان زۆرە وەکو شەلەلی میزڵدان باش بەتاڵ نەبوونیان زیاد لە حەد بەتاڵ بوون و ڕانە جیرانی میز و گەڕانەوەی میز لە میزڵدان بۆ گورچیلەکان و حاصل هۆکارەکان زۆرە بەڵێ کاکتۆر باسی خەڵکی زۆر گرنگیت کرد یا و ئافرەت گوتمان
باست کرد بڵێن پیا و زیاتر دووچاری ئەوکردن دەبێت هۆکارەکەی ئەوەیە زیاتر دووچاری هەوکردن لەبەر چی بەڵێ لەبەرەوەی بۆڕی میزی کورتە یان هۆکاری تر هەنە بەڵێ هەر ڕنگ بێ هۆکار زۆر بن یەک لە هۆکارە سەرچیەکان ئەوەیە کە بۆری میزی دەرەوەی ئافرەت کە لە میزڵدانەوە بۆ دەرەوە دەڕوا زۆر کورتە بە بەراورد بە هی پیا و نزیکەی 25 سانتیمە هی ئافرەت 4 سانتیمە و لەسەر ناوچەیەکی هەست کراوە و مەفتوح دەکرێتەوە کە منطقەی دامەنە کە زۆر نزیکە لە هەم دەرسەی دامەنی ئافرەت و هەم دەرسەی کۆم لەبەرەوە زۆر بە ئاسانی بەکتریا لەو شوێنانە دەتوانێت اختراق بکە و داخلی بۆری میزی ئافرەت ببێت و بڕات بۆ میزڵدان طبعا ئەگەر لە میزڵدانیش بە زوو دەستنیشان نەکرێت و زوو چارەسەر نەکرێت زۆر بە ئاسانی لە میزڵدانەوە لە ڕێی بۆریەکانی حالب سەر دەکەوێت بۆ گورچیلەکان زۆر باش کاتۆر بە هەندێک باسی نیشانەکانیشمان بۆ بکە بۆ نمونە چۆن بتوانین یان بزانین کەەوە بەردی گوچیلەم هەیە یاخۆت تاوکردنێکی زۆرم هەیە لە کاتێکدا کە پشکنینی نەکردووە یانیش نەچۆتە لای دکتۆر ئەمە چۆن بزانرێ باشە بەڵە بە شێوەی گشتی هەم نیشانەکانی هەوکردن هەم نیشانەکانی بوونی بەردی گورچیلە تا ڕادێک دەتوانین بەیەکەوە بیان بەستینەوە لەبەرەوەی زۆر جار نیشانەکانیان بەیەکەوە لێک چووە ینی لێک نزیکە بۆ منە کەسێکە بەردی گورچیلی هەبێت لەوەیە ئازاری تەنیشت و لا تەنیشت و با بڵێن تەنگەی هەبێت بۆ نمونە طبعا لە هەر شوێنێک و لە هەر منطقەیەک کەلەکە و تەنگە یاخود لا تەنیشت ناوێکی هەیە تەنگە هەیە لا تەنیشت هەیە قەبرغە هەیە بڵێن لای تەنیشتی پشتەوە هەیە ینی وەڵحاصل هەر ناوچێ و بە جۆرێک ناوی دەنێت ئەو شوێنە کە شوێنی وجودی گورچیلەکانە طبعا ئەو تەنیشتانە ئەگەر ژانەکە ئازارەکە لە لای پێشەوەی تەنیشتی سک بێت تەنیشتی سەرەوە تەنیشتی خوارەوەشمان هەیە تەنیشتی سەرەوەی سک بێت بەلای پشتەوە زیاتر لەگەڵ گورچیلەکان دەڕەوە بەڵام ئەگەر لە تەنیشتی سەرەوەی سک بەلای پێشەوە بێت هۆکاری ترن بۆ نمونە ڕەنگە کرژە قۆڵۆن بێت ڕەنگە ئازاری زەردا و ماعیدە و ئەوانە بێت هی دوازدەگرێ بێت هۆکار زۆرن بەڵام بە شێوەی گشتی ئازاری تەنیشتەکان یاخود ئازارەکە کە دێتە خوارەوە بۆ ژێرەوەی سک یان بۆ ئەوەی کە پێی دەڵێن ناوچەی سەرمی زڵدان ئازاری ئەو شوێنانە دەبێت بیر لەوە بکەوە کە ڕەنگە لە گورچیلەکان دیان لە ڕێڕەوەکانی میزدیان لە میزڵدانە دیان لە پرۆستاتت ئەگەر پیاو بێت ڕەنگە کێشەیەک هەبێت لەگەڵ ئازار ئەگەر سووتانەوەی میز ئەگەر گۆڕانی ڕەنجی میز هەبێت بۆ نمونە هەم هەوکردن دروستی دەکات هەم بەردەکانی ڕێڕەوەکانی میزە ڕۆژ دروستی دەکەن ئەگەر بێت و ئازارەکە زۆر توند بێت لەگەڵیشی هەڵنج و شانەوە هەبێت لەوانەیە بەردەکە هات بێتە ئێچێک لە ڕێڕەوەکان ئەگەر لەگەڵی بۆ نمونە تاو لەرز هەبێت احتیمالە هاوکردنێکی توندی گورچیلێ لەگەڵ دروست بوو بێت لەبەرەوە یعنی نیشانەکان بە شێوەی گشتی دەتوانین بڵێن ئازار گۆڕانی ڕەنجی میزکردن بە شێوەی ناڕەحات هێڵنج و شانەوە و تاو لەرز ئەوانە چەند نیشانەیەکی وەک بڵێ سەرچین کە ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی ئەو ڕێڕەوانە زیاد کاکتۆر هەبوونی بەردی گورچیلە چه حاڵەتێکدا پێویستی بە نەشتەرگەریە بەڵێ طبعا پرسیارێکی زۆر گرنگە یعنی مەرزنیە هەر کەسێک بەردی گورچیلەی هەبوو بە تایبەت بەردەکانی ناو گورچیلە ینی گورچیلە پێکاتوە لە چەند جیرفانێک جیرفانەکانی بەشی خوارەوەی گورچیلە جیرفانەکانی بەشی ناوەڕاست بەشی سەرەوە ینی جارۆ هەیە نەخۆش هاتیە هەردوو تەنیژ هەردوو گورچیلەکەی لە هەموو جیرفانەکان وردە بەردی گچکەمان هەیە بەبێ ئەوی کەسەکە نیشانەیەکی ئەو تۆی هەبێت بەبێەوەی ئازاری هەبێت بەبێەوەی هەوکردنی دووبارە و چەند بارەیان جوڵانی یەکێک لە بەردەکان و جیرانی بۆریەکانی هەبێت ڕە دکتۆر ئەو من پیان گوتیمە لەولایە 4 بەرد لەلایەکەیت کە 5 بەردیان 6 بەرد 7 بەرد تەمشادەکەی هەمووی 3-4 ملیم عادەتەن ئەمە لە 4 ملیم کەمتر هەر پێی ناڵێن بەرد ئەین دەڵێن ڕەمڵێکی درشتیان کلسێکە کە بە گۆشتی گورچیلەکانتەوە نووسایە ئەگەر نیشانەی نییە مەرزنی خۆت و ئیلا ئەو بەرد و وردە بەردانە دەربینی بە نەشتەرگەری ونەخۆشم هەیە ئەوە 10 ساڵە متابعی دەکەم چەند بەردێکی وردی هەیە یاخود یەک بەردی هەیە بۆ نمونە لە بەشی خوارەوەی جیرفانەکانی گورچیلەیە هیچ ئەزیەت و ئازارێکی گورچیلەکەی نەدا ئەزیەت و ئازاری کەسەکە نادات التیهاباتی دووبارە و چەند بارە دروست ناکات دەتوانی لێگەڕی بەڵام بە پێچەوانەوە ئەگەر بەردەکە بۆ نمونە لە خوار 10 ملیم بوو یان شتێک لە 10 ملیم زیاتر بوو بەڵام دیتت ئەزیەتی کەسەکە دەدا ینی ئازاری هەیە لەگەڵ چاڵاشەکانی ڕۆژانە یان زوو تووشی هەوکردنی توندی دەکات
یاخود ئەو بەردە دەجوڵێت دێت دەرچەی حەوزی گورچیلەیان بۆری گورچیلە دەگرێت و تووشی ئەستور و هەڵاوسانی گورچیلەی دەکات و بە دەرمان ئەو حاڵەتە ڕاستەڕێ نابێت لەو حاڵەتە دەبێت تەدەخل بکەین طبعاً ئێستا خۆشبەختانە سوپاس لەخوای گەورە کە جۆرەها نازوورمان هەیە لۆ ڕێڕەوەکانی گورچیلە و میزەڕۆ و بە جۆرەها تەکنیکی نوێ دەتوانین تەدەخل و دەستکاری ئەو جۆرە بەردانە بکەین کە پێویستیان بە نەشتەرگەریە بەڵام مەرزنی هەر کەسێک بەردی هەبوو پێویستی بە نەشتەرگەری بێت ئەو شتە زۆر گرنگە ینی خەڵک زۆر جا تووشی ترسێکی زۆر دەبێت کە سۆنەرێکی کردیە لۆی کە احتیاط لە خۆی تێبگات پێیان گوتێت و بەردت هەیە ئەین شۆک دەیگرێت دکتۆر هاتیە زۆر وەزعی خراپە من بەردم هەیە ئەخو هەر بەردەك لە گورچیلە معنای ئەوە نیە مەترسێکی گەورە لەسەر ئەو گورچیلە هەیە معنای ئەوە نییە کە ئیلا تو تەواوی تر تازە دەبی عملیات کەی و تووشی نەشتەرگەری دەبیت لەبەرەوە ئەو ترس و فۆبیایە گەورە من هەموو جار بە نەخۆشەکانم دەڵێم بەردی گورچیلە بەس لە یەک حالەت مەترسیە ئەگەر ئەتو کەسێکی ئیهمالبی گوێ نەدەیە ئەوەی کە دکتۆر پێت دەڵێ بۆ من بەردەکە ئەگەر کێشەی نەوی پێی دەڵێم 3 مانگجارێک وەرە متابعی دەکەن یان هەر وەختە کەستت کرد ئازاری زۆریان هەوکردنی تونند لە دروست دەکات چاوەڕێ 3 مانگەکەش مەکە زووتر وەرەوەتم شای دەکەینەوە بەو شێوەیە خەڵکی چەندین ساڵە متابعی دەکەین بەردەکەش لەگەڵەوەی کە هەموو بەردەک ئەگەری گەورەبوونی هەیە بەڵام زۆر نەخۆشەیە چەند ساڵە بەردەک هێر بە خۆیتی و گەورە نەبوو کێشەی نییە ئەو کەسە لەو عملیات بکات یانی لەبەرچی بەڵام حاڵەتێکی تریشێت دوتۆر کاتێک کەسێک نەشتەرگەری ئەنجام دەدات یعنی جاری یەکەم جاری دووەم ینی جاری سێمیش ئەو بەردە دووبارە دەبێت نەک ئەو بەردە باڵێن بەرد زیاتر دیبارە بەردی بۆ دروست دەبێتەوە ئەمە هۆکار ڕئیسەکەی چیە بۆ دەبێت بەڵێ هۆکارەکان زۆرن هەروک هەندێک لە هۆکارەکانمان باس کرد بەڵام ئەوە شتێکی تری بەبێتی نامەوە هەندێک هۆکاری بۆ ماوەیمان هەیە یعنی دەبینی یەک لە گورچیلەکان یعنی ئەگەر کێشەکە خواردن بیت خۆ ئەو خواردنی کە تو دەیخۆیت یان خواردنەوەی دەیخۆیەوە خوێن دەیگەێنێتە هەردوو گورچیلەکە وایە ئەگەر تەنها فاکتەری خۆراکی هۆکاری دروستکردنی بەرد بێت مەفروض وایە هەردوو گورچیلەکە وەکو یەک دووچاری ئەو بەردانە ببنەوە بەڵام زۆر کات ئەمە دەبینی نێچێک لە گورچیلەکان دووچاری ئەو شتە دەبنەوە ئەدی باشە گورچیلەکەی تر لەبەرچە ئەو شتەی نییە ئەو پرسیارێکی جددیە کە دژی ئەوە ڕادەوەستێت کە هۆکارەکان تەنها هۆکاری خۆراکی بن لەبەرەوە ئێستا لە با بڵێن لە زانستی ئێمە هۆکارە خۆراکیەکان تەنها یەک لە هۆکارەکان پێکدەینن هەموو هۆکارەکان نییە زۆر زار نەخۆش دەڵێ دکتۆر لۆم زەرعکە ئەو بەردەبزام لە چ خواردنەک پێک دێتە ئەو خواردنە نەخۆم یعنی مەرزنی ئەتوو بەردەکەت لە چەند مادەیەک پێک هاتبێت و ئەتوو بێ هەرچی خواردنی ئەو مادانەی کە بەردەکەتی لێ پێکاتیە لی دوورکەویەوە ئەوجا ئەتوو سەلامەت بی لەبەرد بۆ زۆرترین ڕێژەی بەرد لە گورچیلە کالیسیۆم ئۆگزالەیتە بەردی کالیسیۆم ئۆگزالەی لە سەتانزیکی 75 بەردەکانی گورچیلە پێکدێنێ خۆ ئەگەر بێت و تو ئۆگزالەیت و کالیسیۆم بینی هەر خواردنێکی ئەو دوو مادەی تێدا بێ لێ دوور ببیەوە نابێ هیچ شتێک بخۆی لەو معلومات 175 یاخود لانی کەم 170 ئۆگزالەیت لە جگەر لەگەڵ زەرداودا دەبەزێتە ناو ڕیخۆڵە ئەدی چۆن خۆت لەوە بپارێزیەوە جستەی خۆت دروستی دەکات 170 ئەو ئۆگزالێتی کە لە جەستەت هەیە هی خۆتە هی جگەرتە 130 لە خواردنەوە دێت لەبەر ئەوە فاکتەری خۆراکی تەنها تاکە فاکتەرێکە و هۆکاری زوو چەمبارە دروستکردنەوە لەوانەیە هۆکاری تر بێن بۆ منە حاڵەتێکمان هەیە پێی دەڵێن هایپەرپارەثایرۆیدیزم یعنی نەک چاڵاکی غودەی دەرەقی چاڵاکی غودەکانی تەنیش غودەی دەرەقی پارەثایرۆید چەند غودەیەکی زۆر بچکۆلانن لە تەنیش غودەی دەرەقینە کە مادەی پارەثایرۆید دەڕێژن بۆ کۆنتڕۆلکردنی ڕێژەی کالسیۆم لە خوێن و لە میز زۆر جار زیاد لە حەد چاڵاکبوونی ئەو ڕژێنانە لەوەیە هۆکار بێت بۆ زیاد ڕژانی کالسیۆم یان زیاد دەردرانی کالسیۆم بۆ ناو میز ئەوە شوا دەکات کە نیشتنی کالسیۆم لە میز زیاد ببێت و بەردەکانی کالسیۆم دروست ببن ئەوانە کە زۆر دروستی دەکەن دەبێت ئەو پشکنینیان لۆ بکەین پشکنینێکی تر بۆن مناوانی کە دائالملوک یاخود بەرزی ڕێژەی یوریک ئەسید چ لە خوێن بێت چ لە میز بێت هەردووچیان ڕێخۆشکردن لە دروستکردنی بەردی یوریک ئەسید لە ڕێڕەوەکانی میزۆڕە دەبێت ئەوەش پشکنینی لۆ بکرێتنەوە ئەو حاڵەتی هەبێت پێویستی بە چارەسەری بەردەوام هەبێت یاخود هەندێک حاڵەتی ترمان هەنا مەشاکلی با بڵێن کێشەکانی بڵێن هەزمی جیهازی هەزمی جۆگەی هەرس هەندێک مەشاکل ڕیخۆڵە هەیە کە سەردەچێشێت بۆ دووبارە بوونەوەی بەردی ڕێڕەوەکانی میزۆڕۆ
یاخود ئەوانەی کە نەشتەرگەریەکانی گۆڕینی ڕێڕەوەکانی جۆگەی هەرسیان ئەنجامداوە بۆ خۆلاوازکردن بۆ نمونە، یاخود ئەوانەی کە بە بەردەوام لەبەر هەر هۆکارێک دەرمانی ئەنتیبایۆتیک دەخۆن کە بەکتریایەک لە جسمیان کەم دەکات کە ئۆگزالێت بەکاردەهێنێت کە ئۆگزالێتەکەش بەکار نەهات لەلایەن ئەو بەکتریایە و ڕێژەکەی لە ڕیخۆڵە زۆر دەبێت و دەمەژرێت و دەڕات بۆ گورچیلەکان دەبێت ببرد. یعنی زۆر هۆکاری ترمان هەیە، بەڵام ئەوشمان لەبیر نەچێت هەندێک گورچیلە هەیە لۆ خۆی ئیستعداد و ئامادەجی دروستکردنەوەی بەردی هەیە. هەروەکو باسم کردجارەوە یەک لە گورچیلەکان ئەو خاصیەتی هەیە، ئەوەی تریان هیچ کێشەی نییە، دەبینی لۆ خۆی توانای ڕاگررتنی هاوسەنجی ئەو خوێ و کانزایانی لاوازە، لە خۆی دووچاری دروستبوونی بەردی ڕێڕەوەکان دەبێتەوە و تەنها بەخۆی ینی نەخۆشەکە چەندین جار پشکنینیشمان لۆ ئەنجامدایە و دەرمانیشمان دایێتی و پارێزیشمان لۆ کردی، بەڵام ئەو گورچیلەیە ناتوانین بیپارێزین لە دروستکردنەوە هەر دروستی کردەوە. ئەو شتە زۆر زۆر باوە بەدەیان نەخۆشێ دەڵێ دکتۆر هەرچی پارێز هەیە کردیتم بەڵام هەر دروستیش دەکەمەوە، ڕەنگە بتوانین ئەو دروستکردنەوەی تاخیرکەین زوو درستی نکاتەوە تا حدێک، بەڵام هەندێک گورچیلە هەیە مەحاڵە بتوانی بیپارێزی لەوەی کە بەر دروست بێتەوە. لەبەرەوە ئەو جۆرە کەسانە دایمەمە پێیان دەڵێن 3 مانگ جارێک ئەگەر هیچ مشکلەش نەبوو وەرە خۆت فحسکە. بەڵێ کاکتۆر بە شتێکی تر باسکەین، ئازارشکێن باڵێن زۆر ئازارشکێن بەکاردێتن بۆ ئازاری گورچیلە، یەکی لەوانە کە زۆر زۆر بەکاردێ هەمومان بەکاری دێنین کاتێک ئازارێکمان هەبێتن باوارێک بەکاردێنین بۆ ئازارەکەمان نامێنێ. تەنها دەمەوە بزانم ئەمە زیانی هەیە یاخۆت هەر دەبێت پشتی بەبەستنیان پشتی نەبەست. کاکە دکتۆر فەوار دوو جۆرمان هەیە، فەوارمان هەیە دەرمانی مسەکینی تێدایە بۆ نمونات و ڤۆڵتارینی تێدایە پرۆفینی تێدایە وانە ئەوانەی کە نەنستیڕۆیدەڵ ئەنتی ئینفلەمەیتەری یاخود دژە هەوکردنە ناستیڕۆیدیەکان کە بۆ بەمەبەستی ئازار شکاندن بەکاردێن، ئەوانە بەتایبەت ئەگەر بەردەوام ڕۆژانە دووبارە بەکاربێنەوە زۆر زۆر زیانیان گەورەیە، جگەلەوەی کە مەشهورن بۆی کە مەشاکل ڕیخۆڵە و ماعیدە دروست دەکەن و برینداربوونی ماعیدە و دواز دەگرێ، زۆر جاریش وەکو ژەهر کاریگەری خراپ لەسەر ئیش و کار و فەرمانی گورچیلە دادەنێن. بەڵام فەواری تر ئەوانەی کە با بڵێن پێیان دەڵێن بۆ نمونە مادەی پۆتاسیۆم ستریتمان هەیە مەشهورە کە ئەلکەلینایزینگ ئێجنتە، واتە پۆتاسیۆم ستریتەکە بۆ ئەوەیە کە وەک مدەرێک یعنی وەکو پاکەرەوەیەک لۆ ڕێڕەوەکان یاخود بۆ ئەوی کە ترشەڵۆکی میز کەمکەینەوە بەرەو تفتێتی بەرین هەتا توانەوەی کانزا و خوێەکان زیادکەین لەو ڕێڕەوانە، ئەوە زۆر جار نەخۆشەکانمان لە خۆیانەوە بەکاری دێنن، بەڵام ئەو زیانەی نییە، یعنی ئەگەر سوودێکی باشیشی نەبێ زیانیشی نییە، چکە بەڕاستی لە هەموو حاڵەتێک سوودی نییە، لە هەندێک حاڵەت هەیە سوودی زۆر زۆر باشە، لەبەرەوە لەلایەن پسپۆرەوە بەکاربێن باشترە نەک لە خۆوە، بەڵام فەوار لە فەوار ینی فەرقی زۆرە، فەوار هەیە هیچ زیانی نیە، فەواریش هەیە مەترسی زۆری هەیە. زۆر باش کاکتۆر ئاخر پرسیارم دوایچنە پارتێکی تر کێشەی میزڕانەگرتن بەتایبەت لە منداڵاندا هۆکارەکەی چیە، چۆن خۆمانی لێ بپارێزیان چۆن عیلاجێکی هەیە بۆ ئەم حاڵەتە؟ وەڵێن بە کورتی منداڵان چ کورت چ کچ دەبێت لە دوای 5 ساڵی یعنی هەمانە لە 2 ساڵ و 3 ساڵیش کۆنتترۆلی میزی هەیە تایبەت بە ڕۆژ کە زۆر گرنگە بە ڕۆژ لە 3 ساڵی کۆنتترۆلمان هەبێ، بەڵام هەتاکو 5 ساڵیش ئاساییە کە بە شەوان کۆنتترۆل منداڵ کۆنتترۆلی نەبێت، بەڵام لە دوای 5 ساڵی مەفروض وایە چ کت چ کوڕ چ بە ڕۆژ چ بە شەو توانێت خۆ کۆنتترۆلکردنیان هەبێت لە میز، بەڵام لە دوای ئەو کاتە لە دوای 5 ساڵی ئەگەر ئەو بابەتە کۆنتترۆل نەکرا بە تایبەت ئەگەر کۆنتترۆل نەکردنەکە بە ڕۆژ بوو ئەوە دەبێت سەردانی پسپۆری ئەو بوارە بکرێت هەتاکو پشکنین ئەنجام بدرێت بۆی بزانین لەبەر چییە. زۆربەی کات ئەگەر خۆ کۆنتترۆل نەکردنەکە لە دوای 5 ساڵی تەنها شەوان بێت زۆربەی کات کێشەمان نییە، ینی کە لە پشکنینەکان نەخۆشەکە بێکێشە دەردەچێت، تەنها ئەوەیە کە لەوەیە بە هۆکارێکی خێزانی و بۆ ماوەیی کە پرسیار دەکەی لەلایەنی دایکیان باوک ئەو شتا ئەو تاخیر خۆ کۆنتترۆلکردنە هەبووە، لەوەیە ئەوە هۆکار بێت کە ئەو کەسەش ئەو منداڵش خۆ کۆنتترۆلکردنەکەی دواب بکەوێت بۆ 7 ساڵی یان بۆ 10 ساڵی، لە هەندێک حاڵەتی دەگمەن دەگات تاکو کاتی بلوغیش، بەس بەو کێشەمان لەگەڵی نییە، ڕەنگە دەرمانی بدێنێ بۆی خۆی پێ کۆنتترۆل بکرێ، احتیمالە دەرمان هەندێک دەرمان هەیە سەلامەتە هەتاکو ئەو کاتی خۆی کۆنتترۆل دەکا بەکاری بێنێ مشکلەی نییە، بۆ مەرجەی لە پشکنینەکان کێشەی نەبێت. زۆر باش کاکتۆر بابێنە سەر پرۆستات یاخود گەورەبوونی پرۆستات هۆکارەکەی چییە و چەند نیشانەمان هەیە چۆن بیناسینەوەکە؟ دەست خۆش بێ بە کورتی 3 جۆر گەورەبوونی پرۆستاتمان هەیە،
گەورەبوونێکمان هەیە بەهۆی هەوکردن ئازاری توند میسوتانە و ناڕەحەتی لە میز لە بە شێوەیەکی کتوپڕ نەک بە شێوەیەکی پەیتا پەیتا و تەدریجی لە ناکاو ناڕەحەتێکی زۆری میز زەحمەتی تاولەرز میسوتانەوە ڕەنگە میز سۆربوون کە دەڕوا پشکنی دەکات دەڵێ پرۆستات تووشی هەڵاوسان بووە ئەو حاڵەتە ڕەنگە تووشی گەنجان تەمەن مامناوەند حتا تەمەن بە ساڵاتوانیش ببێت پێی دەڵێن هەوکردنی پرۆستات چۆن هەوکردنی لەوزەتێن هەیە لەوزەتێنەکان گەورە دەبن بە هەمان شێوە پرۆستاتەکانیش ئەگەری هەوکردنی کتوپڕ و لە ناکاوەی پێ دەڵێن ئەکیوت پرۆستاتیس لەوانەیە گەورە ببن و تووشی کێشەی میز و میزەڕۆت بکەن لەو حاڵەتە بە دەرمان دەتوانین ئەو هەڵاوسانە دابمرچێنینەوە و بیهێنینەوە باری ئاسایی بەڵام هەوکردنی گەورەبوونی جۆری دووەم کە پێ دەڵێن گەورەبوونی تەمەن ئەوەی کە پێ دەڵێن بیناین پرۆستاتیک هایپەرپلێژیە واتە گەورەبوونی خاوێنیان حەمیدی تەمەن ئەویان عادەتەن لە پاش 50-55 ساڵی و ئیتر سەبر غودەی پرۆستاتەکە دەست بە هەڵاوسان دەکات نەک بە شێوەیەکی کتوپڕ بە شێوەیەکی تەدریجی و پەیتا پەیتا و نەخۆشەکە لە سەرەتادا ڕەنگە هیچ نیشانێ نەبێت تەنها لە فەحز دەردەکەوێت کە تۆزی هەڵاوسانی پرۆستاتی هەیە ڕەنگە هەڵاوسانە لەگەڵ تەمەن طبعا خێرایی هەڵاوسانی تەمەنیش لە کەسێک لۆ کەسێک جیاوازە هەمانە بە شێوەی فامیلی شێوەی عائیلی هەڵاوسانیان خێرایە کەسەکە تەمەنی 45-50 ساڵە دەبینی پرۆستاتی بووە بە 70-80 غرام خۆی نابێت لە 20-25 غرام زیاتر ببێت هەشمانە بە پێچەوانەوە لەبەرەوەی بە شێوەی خێزانی و عائیلی هەڵاوسانەکەیان خێرانیە تەمەنی 70-80 ساڵە تازە پرۆستاتەکەی 56 غرامێک دەبێت بەڵام یەک حقیقەت هەیە دەرەجەی هەڵاوسان واتە قەبارە زۆر پەیوەندیی بەهێزی نییە لەگەڵ نیشانەکان یعنی مەرج نییە کەسێک پرۆستاتی زۆر گەورە بوو بێت نیشانەکانی تند بن نەخۆشمانەیە پرۆستاتی 150 غرامە 200 غرامە هەتاکو ئێستا ڕەنگە دەرمانیشی پێویست نەبێت بۆی کە کێشەی میزی بۆ چارەسەرکەین لەبەر کێشەی میزی دروست نەکردێ بە پێچەوانەوە هەمانە پرۆستاتی 35 غرامیمان هەیە کە زۆر گەورە نییە سەرەتایە بۆ گەورەبوون بۆ گەورەبوونی تەمەن و هەڵاوسانی تەمەن بەڵام نەک بە دەرمان چارەسەر یعنی بە دەرمان چارەسەر نەبوو پێویستی بە نەشتەرگەری بووە نەشتەرگەری بە نازور بە لەیزەر ئەوشیان زۆری دووەمی هەڵاوسانی پرۆستاتە کە پێ دەڵێن هەڵاوسانی تەمەن بەڵام هەڵاوسانی زۆری سێم کە ئەویان زیاتر لە تەمەنی بە ساڵاتچوو زۆرار چەندە بەداخەوە ئێستا لە تەمەن مامناوەندەکانیش و بەدەگمەن لە تەمەنی گەنجیش دەیبینین کە ئەوش شێرپەنجەی پرۆستاتە هەمومان ئینشاڵڵە لێی بە دوور بین شێرپەنجەی پرۆستات یەک شتی باشی هەیە ئەویش ئەوەیە بە بەراورد بە شێرپەنجەکانی تری میزەڕۆ هی میزڵدان هی گورچیلە شێرپەنجەیەکی هەتا حدێک هادئە لەسەر خۆیە ژیان لەگەڵیدا تقریبا درێژە یعنی ئەو خەتەریات و مەترسێک گەورەی لەسەر ژیانی کەسەکە بۆ شێوەیە نیە هەرچەندە هەند بەشێکی کەمیان ئەوەی کە شێرپەنجەکەیان زۆر دڕ و خێرایە ڕەنگە لێن تووشی مەشاکلی گەورەیان بکاتەوە لە ماوەیەکی کەمدا بەڵام بە شێوەیەکی گشتی شێرپەنجەیەکی وەک بڵێ هێور و لەسەر خۆیە زیاتر تووشی تەمەن بە ساڵاتچوان سەروی 65 و 70 و ئەوانە دەبێتەوە سەرەتا لەوانەیە لە پشکنینی خوێن دەربکەوێت پشکنینی خوێنی PSA تۆزێک بەرز ببێتەوە دوایەوە سۆنەری تایبەتمان هەیە لە ڕێگەی کۆمەوە دەکرێت ئەگەر زانی من پێویست دەکا ڕەنگە هەندێک بڵێن تیشتی تایبەت هەیە بۆ ناوچەی حەوز و منطقی پرۆستات ئەنجامی بدەین هەندێک جار پێویستمان بۆ دەبێت ئەگەر بۆ یەک لاکردنەوەی بابەتەکە پێویستمان بۆیە لە ڕێی دەرزێکی زۆر باریک پارچەی بچووکی وەکو پارچەی کرمی بچووک وەرگرین لە ڕێی سۆنەری کۆمەوە و لە ڕێی دەرزێکی باریکەوە لە پرۆستاتەکە وەریگرین و بنێرین بۆ زەرعتا دڵنیابینەوە کە ئەو هەڵاوسانە یاخود با بڵێن ئەو عقدە و گرەیە شێرپەنجە یاخود شێرپەنجە نیە ئەو یانیش بە گوێرەی مەرحەلەی نەخۆشیەکە بە گوێرەی کاتی دەستنیشانکردنەکە بڵێن استراتیجیەت و با بڵێن پرۆگرامی چارەسەرەکەی بۆ دادنێن ڕەنگە چارەسەرەکەی هەڵگرتنی ڕیشەی پرۆستات بێت ڕەنگە چارەسەرکردن بێ بە تیشک یاخود بە دەرمانی هۆرمۆنی هەندێک جاریش بەدەگمەن دەچێتە قۆناغی دەرمانی کیمیاوی بەڵێ کاکتۆر زۆر لە نەخۆشەکانمە کاتێکە گەورەبوونی پرۆستاتیان هەیە بیر لەوە دەکەنەوە دەڵێن نەکە من شێرپەنجەم هەوێ کەواتە دەمەوێت ئەوە بزانین واتە هەموو گەورەبوونێکی پرۆستات هەمیشە واتای شێرپەنجە نیە بەدڵنیاییەوە نەک هەموو گەورەبوونێک زۆربەی گەورەبوونەکانی پرۆستات شێرپەنجە نین زۆربەی گەورەبوونەکان چکە دەبێت ئەوە لە بیر نەکەین هەندێک جار پرۆستاتەکە گەورەش نەبووە بەڵام شێرپەنجەی هەیە زۆر جار
پرۆستاتەکە لە قەبارە نۆرمەڵە طبیعیە یاخود سەرەتای گەورەبوونیتی هەشتا گەورە نەبووە بەڵام گری شێرپەنجەی تێدایە بە پێچەوانەوە دەبینی زۆر جار پرۆستاتەکە هەڵاوسانێکی زۆری هەیە ئاخرە تو 20 غرام لەکوێ و 100 غرام و 150 غرام لەکوێ زۆری فەرقە وایە لەگەڵ ئەوەشدا دەبینی ئەوەی 150 غرامەکەی هەیە هیچ گرێکی شێرپەنجەی نییە هیچ کێشەیەکی نییە ئەسڵان هیچ بەترسێکی لەسەر نییە کەواتە تو سێ زۆر هەڵاوسانت هەبوو هەڵاوسانێک بە هەوکردن هەڵاوسانێکی تەمەن کە هەوکردن و تەمەنەکە باوترین هەڵاوسانی پرۆستاتن اینجا هەڵاوسانی سێم یان کە بابەتە شێرپەنجەیەکەیە ئەوش هەندێک جار شێرپەنجەیە بەبێ هەڵاوسان هەندێک جاری شێرپەنجەیە و هەڵاوسانێکی کەم ڕەنگە زۆریشی لەگەڵ بێت زۆر باش کاکتۆر هەندێک لە چارەسەرەکانی بڵێن کە زۆر ڕئیسی بن بتوانین خۆمان لە پرۆستات بپارێزین ئەوانەی کە زۆر لە ڕێگەی خواردنەوە بێ لە ڕێگەی ترەوە بێ چۆن خۆمان پارێزین لە پرۆستات بە شێوەیەکی گشتی یانی بە کورتی بە شێوەیەکی گشتی زەحمەتە خۆت بپارێزی لە پرۆستات ئاسان نییە بەڵام دەتوانی هەتا حدێکی باش خۆت لە هەوکردنی پرۆستات بپارێزی بەوەی کە گرنگی بە پاک و خاوێنی بدەی بە تایبەت ئەوانەی کە گەنجن ئەوانەی کە سەرەتایی زەواجیانە یاخود لە تەمەنی زەواجدان بەڵام زەواجیان نەکردیە هەوڵ بدەن خۆیان بپارێزن پاک و خاوێنی مەلابسی ینی جلوبەرجی ژێرەوەیان بپارێزن خۆیان بپارێزن لە سێکسی ناتەندروست چ لەگەڵ خێزانەکانیان یاخود چ خوا نەخواستە لە دەرەوەی خێزان و هەروەها ئەوانش کە با بڵێن لە ڕووی عائیلی و خێزانیەوە کێشەی پرۆستاتیان هەیە بە شێوەیەکی دەوری چەند مانگجارێک سێ مانگجارێک شش مانگجارێک لانی کەم ساڵی جارێک پشکنین ئەنجام بدەن لەوەی ئەگەر حاڵەتێک هەبوو زوو دەستنیشان بکرێ بەڵام بە خواردن و خواردنەوە تەمانەوانی کە پرۆستاتیان کێشەی هەیە ئەمە نسحەتیان ناکەین زیاد لە حد زیاد لە پێویست ئاو بخۆنەوە ئەو خاڵێکی گرنگە زۆر جاروانی کە کێشەی پرۆستاتیان هەیە خۆی پرۆستاتەکە مشکلی میزکردنی لۆ دروست کردێ زوو میز دەکا میزی باش بەتاڵ نابی ئەوش دەڕۆ ئاوێکی زۆر دەخواتەوە زەختێکی زۆر لە خۆی دەکات ینی لانی کەمە تو ئێواران و شەوان ئەو ئاوە زۆرە مەخۆ ئەگەر ئاو زۆر خواردنەوە کە بخەیە ڕۆژی هێشتا باشترە بەڵام ئاو زۆر خواردنەوە بەنسبەت نەخۆشەکانی هەوکردنی پرۆستات یاخود بەنسبەت نەخۆشەکانی گەورەبوون یا شێرپەنجەی پرۆستات زۆر زەڕور نییە بەڵام هەندێک شت هەیە باسکرایە لە لیترچەر یاخود با بڵێن لە ڕووی زانستیەوە چەندین سەرچاوە هەن کە هەندێک خۆراکیان باس کردیە کە بە شێوەیەکی گشتی سوودیان هەبووە بۆ تەندروستی پرۆستات نەک وەکو چارەسەر بەکاربێن چکە چارەسەر دەوەستیتە سەر جۆر و با بڵێن توندی نەخۆشیەکە و جۆری نەخۆشیەکە بەڵام وەکو خۆپارێزی مەسەنەن هەندێک شت باسکرایە بۆ نمونە ئەوانەی کێشی زیادیان هەیە دەبێت کێشیان دابنێنە تا پرۆستاتیان وەکو هەر ئەندامێکی تر تەندروست بێت وەرزشکردن خواردنی تەندروست وەکو بە تایبەتی سەوزەواتەکان لە سەوزەکان سەوزە پەلکدارەکان سەوزە پەلک گەورە و پەلک سەوزەکان چای سەوز باز دەکرێت تاوان چای سەوز کە دەڵێن چای سەوز بێ شەکریانی نەک شەکری تێدا بێت مادی لایکۆپین لە ناو تەماتی کوڵاودا هەیە لەناو هەندێک میوەی تردا هەیە بۆ نمونە باس لە هەناری مزر دەکرێت باس لە مادەی زینک دەکرێت کە لە ناو ئەمە پێی دەڵێن کودی پرتەقاڵیان کودی گەورە لەگەڵ ناوکە کودی کە زۆر دەوڵەمەندە بە مادەی زینک و هەروە چەرەزاتەکان ماسی بابەتی ئۆمێگا و ڤایتامین ئی و ئەوانە کە ماسی پێی دەوڵەمەندە هەندێک جاریش باس لەوە دەکرێت کە گوایە گۆشتی سۆر یاخود شیرەمەنیەکان بۆ پرۆستات خراپ بن تەوان بە هیچ جۆرێک ئەو شتە پشتڕاز نەکرایتەوە ڕەنگە بە تەجروبەی چەند کەسێک ئەو قسەیە کرابێت بەڵام مەرز نیە تەجروبەی چەند کەسێک بگشتێنرێت یان تەعمیم بکرێت لەسەر هەموو نەخۆشێک لەبەرەوە لایفستایلی تەندروستی بە پرۆستاتیش دەدات زۆر باش کاکتۆر دەچمە سەر پارتێکی تر ئەویش کێشەی لاوازی سێکسی لە پیاواندا پێم خۆشێکم جار هەر لەو کێشەیە دەست پێکەم کە زۆر باوە ئەویش لەو کێشانە زوو ئاوهاتنەوەی با بڵێن زوو ئاوهاتنەوەی پیاوان لە کاتی سەررجەیدا و کارەکەی چییە و چۆن چارەسەر دەکرام حاڵەتە بەڵێ طبعاً زۆر باوە لە هەموو سێ یان چار پیاوێک لانی کەم پیاوێکیان بابەتی لاوازی سێکسی و بابەتی لەگەڵیشی بابەتی زوو ئاوهاتنەوە یاخود خێراتەواوبوون کە کەمترە زۆرجار لە خولەکێکیش ڕوودەدات لە پیاوان دەتوانین ئەوانیش لەوەی زۆر کاتی بینەران نەبین ئەوانیش دەتوانین بە شێوەیەکی گشتی لە چەند خاڵێک کورت بکەینەوە بەعام
لاوازی جنسی یاخود بابەتی یعنی لاوازی ڕقبوونی چووک یاخود بابەتی زوو ئاو هاتنەوە دەتوانین دابەشی سەر دوو یا پۆلێنی بکەین بۆ سەر دوو تەوەری زۆر گرنگ یەک لە پۆلێنەکان ئەوەیە خۆت دەزانی ئێستا یعنی ئەمە لە زەمن و زروفێکدا دەژین کە کێشە دەرونیەکان یاخود با بڵێن سترێس و فشارە دەرونیەکان قەلەقی و لە ڕاوچێ خەمۆشی لە ئاستێکی زۆر ترسناک و بەرزدایە بەڕاستی بەداخەوە ئەوش بەهۆی ئاڵۆزیەکانی ژیان و بەهۆی خۆت دەزانی ئەوەی کە پێ دەڵێن ئیندەستریاڵایزیشن یان گلۆبەڵایزیشن ئەوەی کە ئێستا هەیە حیات و ژیان ئاڵۆز بووە معقد بووە پێداویستیەکان و مستەجداتی حیات زۆر بووە لەبەرەوە خەمۆشیش لەگەڵی زیاد بووە ئەو خەمۆشی و ئەو دڵڕاوچێ و قەلەقی و ئەو خەوف و ئەو ناسەقامگیریە دەرونی کە ئێستا بە شەر بەعام دووچاری بووە یەکێک لە هۆکارە زۆر کاریگەر و سەرچیەکانی پاشەکشەی توانە جنسیەکانی پیاوانە بەڕاستی طبعا ئەوە بنسبەت ئافرەتانیش ڕەنگ بێتە حەدێکی باش ڕاست بێت بەڵام ئەو بۆ پسپۆری ئافرەتان لێ دەگەڕێن بەڵام بنسبەت پیاوان یەکێک لە هۆکارەکانی هەم لاوازی ڕقبوونی چووک هەم بابەتی زوو ئاوهاتنەوە ناسەقامگیری دەرونیە بابەتێکی تر سەرقاڵبوونی ئینسانەکانە زیاد لە پێویست بە ژیانی ڕۆژانە و ئیهمالکردنی لانی تەندروستی خۆی یعنی کەسەکە ئاگای لێ نییە چێشی زیاد بووە چێش زۆری لەسەر حسابی تەندروستی خۆتە توانە جنسیەکانت بە دڵنیاییەوە تووشی پاشەکشێ دەکات و هەروەها کێشەیەکی تر کەسەکە زۆرتر بە دانیشتنەوە ئیش دەکات کار دەکات یان لە ناو سیارە دانیشتیان لە ئۆفیس دانیشتیان المهم ینی زۆربەی زۆری کار و پیشەکان ئێستا جوهد و ماندیبوونێکی ئەوتۆیان تێدا سەرف ناکرێت تێدا بەکار نایە چێش زۆریەکە چ دانیشتن و وەرزش نەکردن و نەجوڵانەکە شتێکی ترمان بۆ ئیزافە دەکات ئەوش لاوازی ماسوولکەکانی ناوچەی حەوست ئەوەی کە پێ دەڵێن pelvic muscles یان عضلات قاع الحوض ئەوانە تووشی لاوازی دەبن ئەو ماسوولکانە کە تووشی لاوازی دەبن هەم لە ڕووی ڕقبوونی چووکەوە کەسەکە توش هەست بە پاشەکشێ دەکات هەمیش لە ڕووی تەواوبوون خۆی توانای خۆڕاگری پیاو لە کاتی سەرجەیی پەیوەندی بە لایانی دەرونی خۆی لەگەڵ توندی ماسوولکەکانی حەوزیەوە هەیە لەبەرەوە کە ئەو ماسوولکانە تووشی خاوبوونەوە دەبن دیسان کەسەکە تووشی زوو ئاوهاتنەوە و زوو تەواوبوون دەبێت و طبعا هۆکاری تریشمان بۆ نمونە کەسەکە کە تووشی پاشەکشەی جنسی دەبێت لە ڕووی ڕقبوونی چووکەوە ڕەنگە ناهاوسەنجی هۆرمۆنی توش بوو بێت وایە یەکێک لە هۆکارەکان ناهاوسەنجی هۆرمۆنیە ناهاوسەنجی هۆرمۆنی یاخود دابەزینی هۆرمۆنی یاخود سوزبوونی هۆرمۆنەکە جنسیەکان هەم لاوازی ڕقبوونی چووک دروست دەکە هەم زوو ئاوهاتنەوەش دروست دەکە هەردووش دروست دەکات لۆ پێکەوەم بەستنەوە چکە یعنی هۆکارەکانیان لێکەوە نزیکن هۆکارێکی تر کە باسمان کرد بۆ سستی یاخود دابەزینی هۆرمۆنی جنسی دیسان لایەنە دەرونیەکە و چێش زۆریەکە هۆکارێکی ترە وەرزش نەکردن و بێخەوی خەوخراپی دیسان هۆکارێکی تری پاشەکشەی جنسیە کە لەوانەیە بەهۆی ناهاوسەنجی هۆرمۆنیەوە بێت یاخود بەهۆی زیادبوونی سترێس و فشارە دەرونیەکانەوە بێت چکە کە تو ئیسراحەتت نەکرد نەنووستی خەوت باش نەبوو طبعا لە ڕووی دەرونیشەوە ناسەقامگیر دەبی یاخود سترێست زیاتر دەبێت وانە و تووشی چێش زێوریش دەبی یعنی ئەوەی کە ناخەوی و خەوی باش نییە تووشی چێش زیادبوونیش دەبی بە چەندین میکانزم بۆ نمونە ڕەنگە وازحترین میکانزم ئەوەیە تو هەتا بە خەبەربی دەخۆی دیلیڤەریەکانی شەوان شاهدی ئەوشتن وانە فاسفودەکانی کە بە شەو داوا دەکرێن ساعت 12 و 1 و 2 شەو خەڵک هەر خەریکی خواردنە لە زیاتری ئیسراحەتکەی خەوەقوڵەکەی دوای 12 زۆر گرنگە بۆ ڕێخستنی کاژمێری بایۆلۆژی و ئاکتیڤ بوونی هۆرمۆنە جنسیەکان و ڕژانی هۆرمۆنە جنسیەکان بۆ ناو جەستەی ئینسان لە پاڵ هەموو ئەوانە بابەتی جگەرە و نێرگەلە و ڤیپ و دووکەڵە بە شێوەچە گشتی کەەوە بەڕاستی ئافەتێکی بۆ عیلەتێکی زۆر گەورەیە کێشەی هەرە گەورە و سەرچیمان لەگەڵ ئەوانەی کە جگەرە و ڤیپ و نێرگەلە دەچێشن ئەوەیە کە خۆیان دانی پێدانانن یعنی هەتا ئەتوی لۆیان شەرح دەکەی دەڵێ دکتۆر فلان برادرم هەیە یان فلان کەسم هەیە و چەندین ساڵە جگەرە چێشە حەشاشە هیچ مشکلی نییە
ئەو زە ڕەنگە جگەرە کێشانەکە ببێتە هۆی لاوازی جنسی یاخود لە پاڵیشی احتیمالی هەیە ببێتە هۆی لاوازی سپێرم و پاشەکشی توانە زایەندیەکان لە پاڵ پاشەکشی توانە جنسیەکانیش حاڵاتمان هەیە کەسەکە هیچ کێشەی نییە لە هیچ ڕۆیەکەوە تەنها سپێرمەکانی لاواز بوو بەهۆی دووکەڵەوە تەنها سپێرمەکانی لاواز بوو نەگەڕووی جنسیەوە کێشەی هەیە نەگەڕووی تەندروستی هەتاکو ئێستا تا ئەو لەحزەیە چونکە تو نازانی پاشی هەفتەك دوو هەفتە مانگێک دوانی دیکە چ ڕوو دەدات ئەوەی کە لە لای ئێمە و دەیبینین بەهۆی دووکەڵ و جگەرە و چ ڕوو دەدا ئەگەر بینەران بیزانن ڕەنگە جۆرێک لە شۆک دایان بگرێت لەبەر ئەوە زۆر 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 مەترسیدارە بابەتی دووکەڵ دەبێت ینی ئەرچی هەمومانە بەڕاستی ئەرچی میدیایە ئەرچی مامۆستایانی ئاینیە ئەرچی هەموو نخبەی کۆمەڵگایەکە کە خەڵک هۆشیارکەنەوە لەسەر زەرر و زیانەکانی دووکەڵ بەڕاستی بە شێوەی گشتی لەبەرەوە یعنی ئەگەر جەنابەت دووکەڵ بە جۆرێک لە جۆرەکان هەڵدەمژی و تووشی پاشەکشی توانای جنسی بووی تکایە پێشەوەی بێ لای من دووکەڵەکە واز بینە کە باش نەبووی ئەو کاتوەرە لای من زۆر باش کاکتۆر باسی چارەسەرمان نەکرد چارەسەرەکانی ئەم حاڵەتە چین زۆر تەوانە تو تەمەشاکە کاکتۆر ئەتو کە هۆکارەکانت زانی دەبێت تطبیقی هۆکارەکان پێچەوانەکەوە چارەسەرەکەی لێ دەردەچی یعنی ئەومە کە دەڵێن مەسەلەن لە ڕووی دەرونیەوە گەرە تو ناسەقامگیری هەیە دەبێت بە دوای سەقامگیری دەرونی دابگەڕێ وایە لەوانەیە حاڵەتەکە حاڵەتێکی ئاسایی و خەفیف بێت زۆر توون نەبێت بابەتە دەرونیەکە کە پێویست بۆ نەکا مەسەلەن بڕۆی بۆ لای پزیشکی دەرونی پسپۆر بۆ نمونە لەوانەیە بە ڕاضەیەکی ڕۆژانە بە وەرزشێکی ڕۆژانە تو بتوانانی کۆنتترۆلی و حاڵەتە بکەی بۆ نمونە یاخود مجرد بە دوورکەوتنەوە لە سەرچاوی فشار سەرچاوی فشارە دەرونیەکە بدۆزەوە ببینەوە لی دوورکەوە زۆر باش وانە لەوانەیە سەرچاوی فشارەکە سوۆشیل میدیایەکە بیت ڕاست وانە لە زیاتیەوەی تەمەشای شتی بڵین کە وزەی ئەرێنیت پێدەبەخشی بچی سەیری شتێک بکەی کە وزەی نەرێنیت پێ ببەخشی سەیری شتێک بکەی کە فشار و قەلەقیت لە ڕاوشێت لۆ زیاد بکات وانە مجرد دوورکەوتنەوە لەوانەیە ببێتە هۆی چارەسەر یاخود ئەوانەی کە وەرزش ناکەن یان چێشیان زیادە یان دووکەڵ وەردەگرن یان خواردنەوەی کحولیان هەیە یان ئەوانەی کە شەکریان هەیە و کۆنتترۆلیان نەکردیا زۆر زۆر بە شێوەی بەرچاو دەبینین پاشەکشی توانە جنسیەکان بەهۆی ناکۆنتترۆلی شەکرەوە بەهۆی ناکۆنتترۆلکردنی بەرزەفشاری خوێنەوە بەهۆی نەخۆشیەکانی لولەکانی خوێنەوە کە هەموو ئەوانە لە وەرزش نەکردن لە سترێس لە قەڵەوی لە دانیشتن ڕوو دەدەن وایە ینی مانەوە نەخۆشی درێژخانەکان هەندێک کاریگەری هەیە لەسەر نەخۆشی درێژخانەکان کاریگەری زۆر 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 بەهێزیان لەسەر بابەتەکە هەیە زۆر باش لەبەرەوە ئەگەر باسی هۆکارەکان بکەین بەڕاستی هۆکارەکان زۆر زۆرن بەڵام ئەمە تەنها دەپڕژێنە سەر هۆکارە باوەکان ینی هۆکارە باوەکان ئەوانە بوون کە باسمان کردن لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی جەستەیەوە لە ڕووی جەستەیەوە باسیەوەمان کرد کە ئەوەیە ڕنگ بێ هۆکارەکان هۆرمۆنی بن ڕنگ بێ هۆکارەکان وەزنی زیاد بن یان دووکەڵ بن یان لایفستایلی ناتەندروست بێت لە ڕووی خواردن و خە و خۆخراپەکانی کە دش بەو بابەتەن ئەوەیە کاکتۆر دەمەی بپرسم بەکارهێنانی دەرمان بۆ بەهێزکردنی توانە سێکسیەکان تەندروستە یاخود زیان هەیە ئەوش دەوەستیتە سەر جۆری دەرمانەکە و بڕی دەرمانەکە و حاڵەتی کەسەکە هەندێک حاڵەت هەیە بە خۆمان چالاکەرەوە جنسیەکانیان لۆدادنین بەڵام تەبعانە تو دەبی بە جۆرەی با بڵین سروشتی کەسەکە چێشی کەسەکە ئایا نەخۆشیەکانی جەستەی پشکنینەکانی لۆ ئەنجام دەدەی لەسەر ئەو پشکنینانات و وانە قرار دەدەی کە ئەو کەسە پێویستی بە چی ئایا پێویستی ئەسڵان بە چالاکەرەوەی جنسی هەیەیان پێویستی بە چەند سەپلیمنت و بە چەند با بڵێن مقەوی و ڤیتامیناتێکە لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ناتوانین بڵین چالاکەرەوە جنسیەکان سەلامەتن یاخود زیان بەخشن بەنسبەت هەندێک خەڵک مەترسیدارن بەنسبەت هەندێک خەڵک زۆر ئاساییە وەریگرن بەنسبەت هەندێک خەڵکیش ڕنگ بێ زیانیشی هەبێ و لەو لاشەوە هەندێک سوودیشی لێ ببینێ لەبەرەوە کەسەکە باشتر وایە لەلایەن پسپۆری ئەو بوارەوە بدیترێ هەڵسەنگاندنی وردی بۆ بکرێ هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی باری دەرونی کەسەکەەوە هەم لە ڕووی وەرگرتنی مێژووی نەخۆشی و حاڵەتەکەی ئەو کاتە پسپۆرەکە بڕیار بدات کە پێویستی بە چیە ڕنگ بێتەنها چاکردنی لایفستایلی ئەو کەسە بەس بێت بۆ ئەوی کە زاڵ بێت بەسەر حاڵەتەکەی خۆیدا زۆر باشە
کاکتۆر خواردنی با بڵێن پاقلاوە یان شیرینی توانە سەیسەکان بەهێز دەکاتن یان دەتوانم بڵێم ئەمە ڕاستە یاخۆت زۆر ئەو پرسیارەمان لێکرای و جوابمان دایتەوە بەڵام گرنگە لە بەرەوەی لایەزال هەز دەکەین خەڵک هەر پێی وایە کە شیرینی وەکو ڤیاگرا ئیش دەکات یاخود سعاتێک یان 2 سعات لە پێش سەرجەیی و ئەنجامدانی جووزبوون ئەو شتانە بەکاربێن باشە. طبعاً ئەو هەڵە تێگەیشتنیشی زۆر باوە و ڕەنگ بێ بە نسبەتەن خەڵک مەترسیداریش بێت چکە خەڵکێ لە خۆی بابەتی چێژ زۆری هەیە ئەوانە ئەتو ئەگەر کردە خوو بەردەوام ئەو شتانە بۆ بە مەبەستێک بەکارهێنا طبعاًەوە کێشەکەت زیاتر دەبێت و زیاتر تووشی پاشەک شێت دەکانەوە سوودی لێ ببینی لەبەرەوە مەعادەتەن دەڵێن بەر لە جوودبوون بە چەند سعاتێک واتە جوودبوون بە گەدەی خاڵی باشترە لە جوودبوون لە دوای خواردن لەبەرەوەی کردداری جوودبوون لە پیاوان پێویستە کە بەشێکی زۆر لە خوێن بەرەو ئەندامەکانی نێری نەبڕوە بەرەو ناوچەی حەوز بڕوە نەک بە پێچەوانە تۆ کە شتێک دەخۆی بە تایبەتی شیرینی کە شتێکی قورسە خواردنێکی قورسە زۆربەی خواردنەکە زۆربەی خوێنەکە دەڕوا بۆ ناوچەی گەدە و ڕیخۆڵە لە جاتی ئەوەی بڕوا بۆ شوێنانێک کە تۆ پێویستت پێ پڕ خوێن ببن یعنی ئەوە بچووکترین تەفسیرە بۆ ئەوی کە خواردن بە شێوەی گشتی نەک خواردنی خراپی وەکو پاقلاوە و شیرینی باش نییە بە چەند کاژمێرێک بەر لە کردداری سەرجەی بەکاربێت و بخورێت چجای شیرینی کە بە هیچ جۆرێک ئەو شتە هیچ باگراوند و ئەسڵ و ئەساسێکی یاخود پشتگیریەکی زانستی نییە. زۆر باشە دکتۆر ئاخر پارت باز دەکەن ئەویش باسی نەزۆکیە یان نەتوانینی وەچەخستنەوە با بڵێن لە پیاواندا چییە ئەن دەتوانم بڵێم هۆکارەکانی چییە؟ بەڵێ هۆکارەکانی نەزۆکی لە پیاوان زۆرن دەتوانین یەک لە هۆکارەکان ئەوەیە کە کەسەکە تووشی دابەزینی ڕێژەی تۆیەکانی دەبیتەوە یاخود تووشی دابەزینی جوڵەی سپێرمەکانی دەبێت و کەمتریش بە شێوەی کەمتریش ڕەنگە تەشەوهات یاخود شێوانی شکل و شێوەی تۆیەکانیش هەندێک جار هۆکار بێت بۆ ئەو بۆ لە دەستدانی ئەو توانایە طبعاً زۆربەی کات لە دەستدانی توانایەکە یاخود پاشەکشەی لە توانای زایەندی وەچەخستنەوە ڕەنگ بێ کاتی بێت دەتوانرێت چا بکرێت زۆربەی کات تەنها هەندێک حاڵاتی دەگمەن نەبن کە ناتوانین چاچیان بکەینەوە هۆکاری تر بۆ نمونە کەسەکە جگەرە چێشە یاخود بە شێوەیەکی زۆر خراپ خواردنەوە کحولیەکان بەکاردەهێنێت یان چێشی بەرەو زیادبوون ڕۆیشتە و ناهاوسەنجی هۆرمۆنیەکان ڕووی تێدەکات یاخود کەسەکە وەرزشوانێک کە لە لەش جوانی وەرزش دەکات و ڕێژێکی بەرز لە هۆرمۆنەکان بەکاردەهێنێت بۆ نمونە و هۆرمۆنانێک کە لە ماسوولکە دەدرێت بۆ گەورەکردنی ماسوولکە یا لەوانەیە کەسەکە توش دووچاری دەوالی و هەڵاوسان و پەنگ خواردنەوەی خوێن لە ناو مولو لە خوێنەکانی خوێنهێنەری گونەکانی ببێتەوە و دووچاری دەوالی گون ببێتەوە یاخود کەسەکە ڕەنگ بێ بە هەر هۆکارێک لە هۆکارەکان تیشی بۆ ناوچەی حەوز بەکارهێنا بێت یاخود چارەسەری چیمیاوی وەرگرت بێت بۆ نمونە بە هەر هۆکارێک لە هۆکارەکان یاخود لەوانەیە نەشتەرگەریی ئاڵۆز و گەوری لە ناوچەی حەوز ئەنجامدا بێت هۆکارەکان زۆرن بەڵام هۆکارە باوەکان ئەوانە بوون کە باسمان کردن دیسان جگەرە و دووکەڵ هۆکارێکی زۆر کاریگەری پاشەکشەی توانە زایەندی و تواناکانی وەچەخستنەوەی پیاوانە دیسانەوە دەیڵێمەوە زۆر جار تاکە هۆکارە بەڵام کە پێی دەڵێ کەسەکە دانی پێدانانێت لەبەرەوە دەڵێ دکتۆرە من چەندین ساڵە ئەو جگەرەی دەچێشم پێشترش منداڵم هەبوو جگەرە چێشیش بووم بەڵام دان بۆ دانانێک کە کاریگەریەکانی جگەرە تەراکومین واتە ساڵ لە دوای ساڵ کاریگەریەکانی بەسەرێکەوە کاڵەکە دەبن و ڕەنگ بێت و ساڵێک پێشستا کێشت نەبوو بەس ئێستا کێشت هەبێت و ئەوەش شایدی ئەوەمان بۆ دەدا کە خەڵکانێک هەبووە لە دوای 3 مانگ یاخود 6 مانگ دوورکەوتنەوە لە جگەرە تەواوی پارەمیتەرەکان و مواسەفاتی تۆیەکانی بە تەواوی نۆرمەڵ بوویتەوە و گۆڕایە بەبێ کە هیچ دەرمانەکی چاڵەکەرەوەی تۆیەکانی پێ بدەین لەبەرەوە ئەو شتە زۆر گرنگە و خاڵە زۆر باش کاکتۆر هاوسەران لە چ کاتێکدا پێویستە سەردانی پزیشکی بکەن بۆ دەستنیشانکردنی با بڵێن کێشەی نەزۆکی لە دوای ساڵێک
عادەتەن لە دوای 1 ساڵ لە هاوسەرگیربوون بەیەکەوە بوون بەبێ مەنع ئەنجامدان بەبێ هیچ جۆرە مانعێکی دووجان بوون ئەگەر ساڵێک ڕەت بوو کە دوو ژن و پیاوەکە یاخود دوو هاوسەرەکە نەیانتوانی وەچە بخەنەوە یاخود دووجان بوون دروست بکەن ئەو کاتە پێویستە سەردان بکەن بەڵام بۆ نمونە هاوسەرمان هەیە ژن و پیاوەکە 3 ساڵە بەیەکەون بەڵام ئەو لەو 3 ساڵە منعی حملیان ئەنجامدایە لەبەر هەر هۆکارێک ئامادە نەبوون بۆی ببن بە دایک و بە باوک طبعا ئەوە بابەتی ئەوەی کە هەتا چەند پشتگیریەوە دەکەین لە چەند ساڵی یەکەم منع بکرێەوە بابەتێکی ترە حەزم لێ نییە زۆر لەسەری ڕابوەستم بەڵام خەڵکێ 2 ساڵ 3 ساڵ ساڵێک منعی کردیە لە دوای شکاندنی منعەکە بە مانجێک بە دوان یەکسەر سەردان دەکەن دکتۆرەوە مانگە 2 مانگە منعمان شکاندی و هیچمان نییە شتێکی زۆر ئاساییە تا 6 مانجیش هیچتان نەبیت هەندێک جار ئەگەر ئەتو هیچ مشکلت نەبی ینی شکت نەبی بۆی کە کێشت هەیە هەندە خەڵکیش چی هەیە کە کێشەیە بێ ئەوە بابێت پشکنین بکات ئەگەر پشکنینی پێشوەختەش بکات کێشە نییە بەڵام لە ڕووی زانستیەوە تاکو ساڵێک دەسوڕێتەوە بەبێ منع ئەگەر دووجانبوونی شڕوونەدا دەتوانی پشکنین نەکەی ئەنجام نەدەی زۆر باشە کاکتۆر ڕێگەکانی منعی تەبیعی چین و ئایا زیانی هەیە یاخودنا بەڵێ طبعا بە شێوەی گشتی ڕێگاکانی منع لە پیاوان جگە لە منعی تەبیعی ڕێگای تریشمان هەیە کە ئەمە عادەتەن پەسەندیان ناکەین بوون منە ڤازێکتۆمی ئەوەی کە لە سەروی تورەگە گونەکانەوە فەتحێکی زۆر بچووک دەکەینەوە هەردوو بۆری تۆیەکە دەبەسترێت عادەتەن ئەوە لە غەرب با بڵێن لە ڕۆژ ئاوا زۆر جار پەنای لۆ دەبردرێت لەبەرەوەی ئەوە بەڕاستی ئەگەر کەسەکە بێوێ ئەو توانای زایندی بجێڕێتەوە دوای بەنەشتەرگەری ئەگەری چاکبوونەوەی زۆر زۆر لاوازە لەبەرەوە عادەتەن ئەمە پەنا لە ئەو حاڵەتە نابین مەسەن حاڵەتی هۆرمۆنی هەیە ئەو کە پێی دەڵێن نەن سێرجیکەڵ هۆرمۆنال کاستریشن ئەنی کەسەکە هۆرمۆن وەربگرێت لەوەی کەس تۆی نەمێنیان تۆی سفر بێت ئەو شیان دیسان لەبەرەوەی تەسیل لە توانە جنسیەکانیش دەکا پەنای لۆ نابین عادەتەن لە پیاوان ئەو دوو ڕێگەی کە زۆر باوە و ئەمە پشتگیریان دەکەین کە ئەنجامی بدەن ڕێگەی با بڵێن مەنعکردن بە کۆندۆم یاخود ڕێگەی مەنعکردن بە withdrawal method ئەوەی کە پێی دەڵێن خۆکێشانەوە بەر لە تەواو بوون واتە پیاوەکە ئاوەکەی خۆی لە دەرەوە بەتاڵ دەکات یاخود لە دەرەوە دەڕێژێت ئەو دوو طریقەیە باوە بەوەی کە بە دوو طریقەی طبیعی داسرایە زۆر زیاتر دکتۆرەوە منعی طبیعی دەکەم بەس منعی طبیعی ئەم پێویستم بۆ بزانم کام جۆرەیە ئایا withdrawal method کە تو لە دەرەوە تەواو دەبی بەبێ کۆندۆم یاخود کۆندۆمت هەیە چکە ئەو دوو طریقەیە زۆر زۆریان فەرقەکە ئێستا باس دەکەین بەڵام یەک خاڵی زۆر گرنگ هەیە دەمەوێت باس بکەم هەر یەک لەو دوو طریقەیە هیچ جۆرە زیانێکیان بۆ پیاوەکە و بۆ ئافرەتەکە نییە زۆر جار لەولا جۆمان لێ دەبێت ڕەنگە کەسانی وەک بڵێ پسپۆری بەناوبانگ لەو مەجالانە لە مەجای مەسەلەن ئافرەتان لە مەجای پزیشکی بە شێوەیەکی گشتی لێرە و لەوێ جۆمان لێ دەبێت کە ئەو نەخۆشی زۆر پرسیارمان لێ دەکەن دکتۆر فڵانە دکتۆرە گوتی منعی تەبیعی زۆر خەتەرە لۆ پیاوان پرۆستات مشکلی پرۆستاتی لۆ دروست دەکا و مشکلی نەزۆچیت لۆ دروست دەکا و مشکلی ئیلتیهاب و هەوکردنی ڕێڕەوەکانی میز و تۆت لۆ دروست دەکا بە هیچ زۆرێک ئەو شتە ڕاست نییە بە هیچ زۆرێک لە ڕووی زانستی ئەو شتە پشت ڕاست نەکرێت و نازانم یعنی مەصدەر و سەرچاوی ئەو زانست و ئەو زانیاری و معلوماتە لە چێن دەرە نازانێن ئەمە پسپۆری ئەو بوارین ئەو شتەمان گوێنە نەبوو نەمان بیستیە یعنی منعی طبیعی ئەگەر خراپبی ئەدی بە چ ڕێگەیەک منع بکەین جارێ منعی بە کۆندۆم باشترین زۆری منع لە بۆ پیاو لەبەرەوەی جگە لەوەی کە منعی حمل دەکا لە گواستنەوەی جۆرەها نەخۆشیش لە بینی هاوسەران و باوەش لەبیر نەکەین زۆر جار جوودبوون لە بینی ناهاوسەرانیش ڕوودەدا وانە خۆ هەموو خەڵک هەر التزاماتی ئیجتیماعی و دینی نییە تا خۆی لە هەموو شتێک بپارێزێ یەکێک لە خۆپارێزیەکان بە نسبەت هەردوو لە بەتایبەت ئەگەر هاوسەر نەبن هاوسەر یەکتر نەبن ئەو کۆندۆمە زۆر ضرورە زۆر ضرورە جگە لەوەی کە تو منعی حملە منع لە بۆ گواستنەوەی جۆرەها نەخۆشی زۆر ترسناک و زۆر خراپ لەبەرەوە ئەمە بەڕاستی زۆر هانی ڕێگەی منعکردن بە کۆندۆم دەدەین یەک لە ڕێ زۆر باش و تەندروستەکانە و ئەگەری فەشەل و با بڵێن دروستبوونی حملیش دوای بەکارهێنانی کۆندۆم
ئەگەرێکی زۆر لاوازە واتە فەی لە ڕێیتەکەی زۆر کەمە. بەڵام ئەوەی تریان ئەوەی طریقی بێ کۆندۆم ئەوەی withdrawal method و خۆچێشانەوە بەتاڵبوون لە دەرەوەی ئەندامی زاوزەی ئافرەت یاخود دامنی ئافرەت ئەوەیە کە کێشەمان لەگەڵی ئەوەیە کە نسبەتی زۆر گەورە لە فەی لە ڕێیت واتە زۆر جارەت و ئەو طریقەیە لە منع بەکاردێنی تقریبا نزیکی 15% ئەگەری ڕوودانی دووجانی هەیە کەەوە ڕێژێکی زۆر بەرزە لە 100 کەس 15 کەس 20 کەس بەهۆی ئەو منعوە تووشی دووجانی دەبن دووجانیەک کە نەویستراوە واتە دوو هاوسەرەکە نیانویستووە. طبعا ئەوش زۆر زەمەترسی دروست دەکات لەوانەیە منعکە لەبەرەوە بێت کە دایکەکە تەندروستی تەواو نەبێت یان حاڵەتێکی زۆر گرنگی هەیە کە نابێت دووجان بێت بۆ نەخۆشی دڵی هەیە نەخوا نەخواستە نەخۆشی شێرپەنجەی هەیە لە مەرحەلەی چارەسەردایە دووجان بوون زۆر خەتەرە لەو حاڵەتە. لەبەرەوە ئەو ڕێژە بەرزە لە فەی لە ڕێیت لە توشبوون بە دووجانی ڕێژێکی مەترسیدارە بەتایبەت بەنسبەت ئەو پیاوانەی کە قەتفی سەریعیان هەیە واتە زووتەوابوونیان هەیە زۆر جار یاخود خۆ کۆنتڕۆلکردنیان لاوازە ناتوانن لە کاتی پێویست خۆیان بچێشنەوە دیسان ئەوە کێشەی گەورەمان لۆ دروست دەکات بەڵام بە هیچ زۆرێک زیانی تەندروستی بە هاوسەران ناگەهێنێت بەڵام زیانی ئەوەی دەبێت ڕەنگە تووشی دووجیان بوونت کات ئەوە جیاوازە لەگەڵەوەی تو بڵێ ئەمن ئەگەر ئەو جۆرە منع بکەم ئەو تووشی پرۆستات دەبم یان تووشی هەوکردن دەبم یان تووشی ژیرانی ڕێڕەوەکان دەبم ئەوە بەقەد ئاسمان و ڕێسمان لە یەکەوە دوورن ئەو دوو شتە. کاکتۆر ئاخر ئامۆژگاریت بۆ کەسانی کەەوە شەرم دەکەن لە بابەتە جنسیەکان کە پرسیار بکەن یاخود سەردانی پزیشک بکەن ئاخر ئامۆژگاریت بۆ کەسانە چییە؟ وەبزانام قەولێکەیە دەڵێ ئەوی شەرمی کرد زەرەری کردوە شتێکی وا هەیە شەرمکردن یان قسەیەکی تر هەیە دەڵێ شرع شرمي نییە وانيا يعني لا حياء في طلب يعني لا حياء في الدين ولو حياء الدين هم حياء بلام رنگ مثلا لا حياء في طلب الدين يعني في طلب العلم ونيا اتو بيسناك الشرم لو بكي ك برسيار لتندرستي خوت بكي خوتو على الملأ لبيش تاعي خلق برسيار ناكي اتو دروي بولاي بزيشكي بسبور كوكو باولين وەکو کەسێکی ئەمە پێی دەڵێن مؤتەمەن یاخود وەکو کەسێکی نزیکی خۆت وایە کە ڕاوێژی پێ دەکەی وانە یعنی مەحرەمی خۆتە تو دەتوانی ڕاوێژی پێ بکەی هەرچی شاراوە تێ لە لای باس بکەی و ئەویش ڕێت لۆ دابنێت ڕێنی شاندەرت بێت ئەگەر کێشەکەت گەیشت بێتە ئاستی ئەوەی کە بوو بێت بە نەخۆشیەکەت لۆ چارەسەرکات ئەگەر نا ڕێنمونیت دەکات بۆ ڕێڕاست پێپشانەدات لانی کەمە تو ئەو قەلەقی لە ڕاوچێ زۆرەی کە لەسەر بابەتێک هەتا کە لەوانەیە ئۆندەش نهێنێ ئەو قەلەقێت دەڕەوێتەوە وانە لەبەرەوە ڕاستی شەرمکردن لە تەندروستی خۆت وەڕاستی نەشەرعیە و نە علمیە و نە هیچ شتێکە لەبەرەوە حاڵاتی زۆریشمان هەبووە کە حەزمان لێ نییە باسی بکەین لە نەتیجەی شەرمەوە یعنی حاڵەتێکم هەبوو کوڕێکی گەنجی 17 ساڵان گرێکی لە گونی هەبوو شەرمی کرد و باسی بکات طبعاً گرێی گون ژانی نییە عادەتەن هەوکردنی گون سوڕانی گون ئەوانە بە ژانێکی توم دەست پێ دەکەن ناتوانێت بیشاریتەوە بەس کەسەکە فتقی هەیە فتقەکە گەورە بووە شەرمی کردێ باسیکە سەنە فتقەکە بەو شێوەیە مەترسیداریش نییە بەڵام گرێ ژانی نییە مەترسیدارە کە گەورە دەبی بڵاو دەبیتەوە زاروەیە گرەیەکە مجرد چیسێکە تو هەستی پێ دەکەی لەوانە هیچ نەبێ بەس ئایا ئەگەر گرەیەک خراپ بێت و بڵاو ببێتەوە چی وەکو گەنجێکە من بینیم کە گرەیەکەی بڵاو ببوویەوە فەقیری دوای ئێستا جگە لە هەڵگرتنی ڕیشەی گونەکە دوای تووشی چارەسەری کیمیاوی بوو لە حاڵەتەکەی هێشتا گەنجێکە و ژنیشی نینە وەکو بابەتەکانی گرەی مەمک لە ئافرەتان کە ڕەنگە لە ئافرەتێکی زۆر گەنجیش ڕوو بدات ئەگەر شەرم کات تووشی کێشەی گەورە دەبێتەوە وایە ڕاست لانی کەم دەبێت بە کەسێکی نزیکی خۆی بڵێ بۆ نمونە بە برایەکی گەورەی بە باوی ئەگەر نام بە خۆت وەرە شەرم لەوان دەکەی بە خۆت وەرە لای پزیشکێکی پسپۆر و شتەکەی پێ بڵێ وانە زۆر باش کاکتۆر زۆر سپاس کە لەگەڵ مابووی سپاس بۆ زانەرەکانت سەلامەت بن سەر چاوە لە خزمەت باوای تەندروستیەکی باش لەر ساغن